مامۆستاگە من نزی ماوەی 3 ساڵ زیاترە بوو کە زەواجمان کردهبوو. بەڵێ لە دوای 2 ساڵ من و مێردەکەم حەزمان لێ بوو مناڵمان هەبێ. لە دوای ئەوە تر چەندین جار چوین فەحسمان کرد، زۆنەرمان کرد، ئیتر کە دەرکەوت کە من نەزۆکم. بەڵێ ینی هەردووکتان کە پێکەوە ناتوانم چون ببم بۆ بەدایک. پشکنینەکان هەردووکتان پێکەوە ڕۆشتن؟ بەڵێ ئەویش ئامادە بوو بێت پشکنین بکات بەڵێ ئەویش هاوسەرش؟ ئامادە بوو لەگەڵمان کە بەڵێ. بێ پشکنین بکە. بەڵێ ئیترەوە بوو کە لە کۆتاییە دەرکەوت چەندین جار چوینەوە بۆ لای دکتۆر. سیقەمان بە فەحسێک دوان نەبوو. زیاتر لە 6 فەحسمان کرد. هەر دەرکەوت کە من نەزۆکم. ئەو هیچ کێشەیەکی نەبوو. لە دوای ئەوەیە ئیتر تا هەفتەیە ئیتر هەر ئەوەنە هەفتەیە 10 ڕۆژی پێچوو. زۆر دڵنەوایی ئەکردم. ئیتر قەیچێکە ئێمە ژیانمان خۆشە بەیەکەوە، ئێمە بەیەکەوە ئەژین، چ کێشا بێگەر مناڵیشمان نەبێ. ئیتر ئەم قسانی زۆر بۆ کردم تا ڕادێ باش ئەبووم، بەڵام لە دوای ئەوە وردە خۆی دەستی کرد بە بیان و گرتن پێم. ئیتر کە هاتەوە تاریخی زۆر ئەیە یا لە ناو خزمەکانمانە کە یەکێ هات ئەیوت بۆ مناڵێ ناخەنەوە، ئیتر با مناڵێکتان هەبێت دوای کە پیربوون تااقەتی مناڵ بەخێوکردنتان نامێنێ. من یەکسەر دەستمە کرد بە گریان، خۆمم پێ نەئەگیرە بە هیچ شێوەیە. بەڵام ئەو یەکسەری وەڵا خەتای من نییە، خەتای ژنەکەمە ئەو نەزۆکە. یەکسەر لەوێ منی ئەشکان. تەنها دڵنەوایکردنەکەی ئەو 10 ڕۆژ بەردەوام بوو، زیاتر نا. ئەی ماڵەوەیان کە سوکاریان چیانەوت کە زانیان کە نەزۆکەکە زۆر لەمێ و لەوێ ئەم بیستەوە کە زۆر ناخۆش بوو. یەکسەر دەستما کرد بە گریان، ئەوت بۆیە مناڵی نابێ ئەم نەزۆکە، خەتای ئەمە، خەتای پیاوەکەی نییە. لە دوای ئەوە شۆئیتر زۆر دکتۆر گەڕام، زۆر شوێن چووم، هەر کەسێ ئەیوت فلان شت باشە، فلان کەس باشە، لە فلان کەس لە فلان شوێن مناڵی بووە چۆ بە فلان سنتەر، من یەکسەر ئەچووم بەبێ هیچ دوو دڵیەک لە تاو مناڵ چونکە پیاوەکەم زۆر بیانووی ئەگرت. هاوسەرەکەم بەجددی بە شێوەیە بیانووی ئەگرت، تەواو ناخۆشی کردهبوو. تالیقی وای ئەیە کە ئێوارانە هاتەوە لە دەوام مناڵەکان لە کوێن بۆ نایەن بۆ لای باوە. ئەم تالیقانەی زۆر ئەیە زۆر ناخۆش بوو بۆ من.